ئەم کاتتان باش هاوڕێیان طبعا زۆر جار كانە ڕوئەت کێشە نیە تەبانی تر تەبیعەتی تێرەکە ئێمە هێلانەیەک ئەوە ژێلانەیەک ئەو هەموو دەزۆش دانی نێکە حەزی لەوەیە ئەلویایلکە بکات یعنی چیلی ئەەکەیت هەر چۆنێک بیگوێزیتەوە ناچا خۆم هێلانم بۆ چنیوە لە ناو قاپەکەیە قاپێکی گەورەترم بۆ داناوە هەنێ جار ئەوە ڕوئەت یاخود بۆ نمونە ئێرە هەربووی چاکەم و ژەی کاتەوە ئەخاتەوە سەر عەرزەکە بێ حلیکەی بۆ بکەم تەڵعەن ئاساییە ئەو شتانە ڕوئەت من چای متان ماچەکەم